ئەگەر بێنین لەناو باسی تەفرەقەی ناوخۆی کووردا ئەم خاڵانە تۆزێک لێک دەینەوە لەسەر تیشکی ئەو نەزەریاتانەی کە ئێستا دروست بوون. هەموو ئومەتێکی زیندوو برانی بەڕێزی من خوشکانی بەڕێزی من هەموو ئومەتێکی زیندوو لەسەر فکر زیندووە بێ لەسەر فکر کۆ بێتەوە. هەرچی کەسێک ئەگەر هاتوو لە دوی فکر گەڕا ئەو کاتە ڕموزەکانیش بمرن فکرەکە هەرە ڕوا. بەڵام ئەگەر لە خواروتر لە فکر هاتن بۆ دەستگا کە دەستگاکان ڕووخان ئەگەر فکر نەما بوو دەستگا دروست ناکاتەوە کەوا بوو فکرێکی دەستگایی زیاتر ئەتوانێ وزەی خەڵکی بەگەڕخا زیاتر ئەتوانێت بەدائیلی تر بۆ سمبولەکانی دیاریکە. زەعیمێکت مردووە مادام مؤسساتی ئیشەکە توانی یەکێککە بخەیتە شوێنی چونکە تۆ سەلاحیەتی هەر زەعیمێکت نووسیوەتەوە پێشتر. پاش هەبوونی فکر و دەستگا دێتە سەر شخصیەتی کاریزمی. ئەو کەسانەی کە کاریزمی کاریگەر بوون لە ئیسلامیا بن لە غەیری ئیسلامی لە مێژووی کۆن و نوێیە خۆیان شخصیەتێکی کاریگەر بوون لەسەر خەڵکی. یعنی وەختێک ئێمە باسی ئیمان بەناکەین لە سەردەمی ئیخوانە لە 1920ەکان بەدواوە ئیمان بەنا خۆی شخصیەتێکی کاریزمی گەورەتری هەیە گەورەترە لەو ڕابەرە گشتیانەی تری ئیخوان کە هاتوونەتە پێش. سەید قوتب خۆی شخصیەتێکی مفەکر و بیرمەندێکی کاریزمیە. ئەتاتورک خۆی کاریزمیە یاریدەدەریشی هەیە. هۆشیمینە خۆی کاریگەری هەیە. ماوتسیتۆن خۆی هەیەتی. لینین خۆی هەیەتی. ئەم شخصیەتە کاریزمیانە خۆیان بۆ خۆیان کاریگەرن بەڵام پێویستە نەبن بە سەنەم. جەمال عەبدوناسر کاریزمی خۆی هەیە. سەدام حوسێن لە فترەی ناو حیزبی بەعس و ناو عەرەبەکانە کاریزمی خۆی هەبوو. مەلا مستەفا کاریزمی خۆی هەبوو لە هەموو کوردستاناتە. ئەم شخصیەتە کاریزمیە ئەگەر نەبێ بەبت وا نەبێ فکرەکە وەکو لە علم النەفس پێوترە مشەخصەن ببێ. مشەخصەن یعنی لە کەسێتیەکەیە عەکس بێتەوە. وا نەبێ بڵێن فکرەکە ئەو کەسەیە و ئەو کەسەش فکرەکەیە. وەکو ئەنوود إذا قال صدام قال العراق. هیچ نییە ئەمە قسەیەکی دیکتاتۆریانەی فرعونیە. چونکە بە مردنی ئەو کەسە فکرەکە ئەمرێ بە مردنی ئەو کەسە مؤسسەکان ئەمرن. لەبەر شخصیەتی کاریزمی پێویستە لە ناو زمنی مؤسسەیەکە ئیشکە مؤسسەکە لەسەر ئەساسی فکر دامەزرابێ. خاڵی چوارەم دوای فکری ڕەسەن دوای دەستگایی بوونی کار دوای شخصی کاریزمی دێتە سەر بەرژەوەندی کۆی بچووک. ئەگەر هاتو خەڵکی وا ڕاهاتن بەرژەوەندیە گەورەکان قوربانی بەرژەوەندیەکی کۆی بچووک بکەن لە قەبیلەیە ئەژی بۆ نمونە کابرا لە قەبیلەیەک ئەژی لە عومان بەمیسال بەڵام ئەم قەبیلەیە غەیری قەبیلەکەی سوڵتان قابوسی حاکمی عومانە. ئەگەر بەرژەوەندی وڵاتەکەی هەموو خستە ئەولاوە بۆ بەرژەوەندی قەبیلەکەی خۆی ئەمە ئومەتی لەسەر دروست نابێت چونکە ئەمە بێ بە چێشمە چێشم و ڕاپسکانی هەرکەس بۆ خۆی. ئەو کاتە مەرکەزیەتەکان کەمترە بنەوە لەسەر حسابی ئەطراف. دیسان وەکو علم نەفس باسی مەرکەز و ئەطرافەکە باسی جەذب و تەڕ دەکرێت لەو شتانەیە. بەرژەوەندیە کۆیەکانیش دیسان ئەگەر بچووکتر بوونەوە ئەبن بە ئەنانێتی ئینسانێک کەوا بوو ئەگەر بە دەرەجەی خوار لە خراپەوە سەرکەوین بە دەرەجاتێک سەرکەوین وەکو قادرمە پێویستە ئەنانێتی ئینسانێک بگۆڕێ بۆ بەرژەوەندیەکی کۆی بچووک. واتە شخصێک حیزب نەکا بە قوربانی خۆی یا قەبیلەکەی بە قوربانی قەبیلەکەی بێ بە قوربانی حیزبەکەی بێ. پاشان حیزبەکەی بە قوربانی بەرژەوەندی گەورەتر کە لێرەدا باسی ئێمە نەتەوایەتیە هەڵبەتە وەکو عەقیدەش باسمان لەسەر ئیسلامە. کابراایەک یەکگرتووە خۆی بە قوربانی یەکگرتووەکە بەڵام ئەبێ یەکگرتوو بە قوربانی ئیسلام کاتەوە. پاشان شخصیەتێکی کاریزمی کە دروست بووە و زەعیمێکی نیشتیمانی بێ منافیسی وەکو بارزانی بۆ نمونە و لەو سەردەمەش کە باسەکەین وەکو شێ مەحموو پێویستە خەڵکانێک دەوری ئەم شخصیەتە کاریزمیە بگرن خۆیان و قەبیلە بچووکەکانی خۆیان یا کۆمەڵە بچووکەکانی بە دەوریانەوەی بە قوربانی شخصیەتە کاریزمەکە بکەن بەو سیفەتەی مؤسساتێکدا ئەمەزرێنە هەنگاوە ئەچێتە سەروتر. ئەم شخصیەتە کاریزمیە پێویستی بەوە هەیە کە 100 کەس لە دەوری
دەستگا دروستکەن پاشان ئەم دەستگایانە پێویستە لەسەر فکر دروست ببن بۆی هەر وەختێک ڕما بتوانرە دەستگای تر و شخصیاتی تری کاریزمی بێتەوە پێشەوە خزمەتی فکرەکە بکات ئەم عادەلەی کەوتمان فکر دەستگا شخصیەتی کاریزمی بەرژەوەندی کۆی بچووک بۆ ئەنانێتی لەسەر دەمی شێخ مەحموودا شێخ لەسەرەوە بوو وەکو لوتکەیەکی هەڕەمی حسابی بکەین وەکو کەل لە شەکرێک شکلی کەل لە شەکرێ بێنەرە پێشچاوی خۆت لەسەرەوە شێخە لە خوارە و لە تەنیشتەکانیەوە شێقادری برایەتی و ئەوانی دەوروبەری بەڵام لە خوار ئەوە قەبیلەی ترن سەرۆشی عەشیرەتێکی ترە ئەم سەرۆشی عەشیرەتەی تریش بۆ بەرژەوەندی عەشیرەتەکەی خۆی بووە بە وەزیری فڵانی بۆ بەکار بەدەستی شێخ یارمەتی دەری شێخە بێ ئەگەر هاتوو شێخ مۆزەفێکی دانا بڵێ حەمەد ئاغا فڵان تۆ بە ئەم مۆزەفەی من بێ یارمەتیت بۆ بێنێ یان گومرگت لێوەرگێ ئەم سەرۆک عەشایرەی خواروتر دوایی بە مۆزەفەکەڵێ بڕۆ خۆم جەنابی شێخە بینم دوای سەری من قسە لەگەڵ خۆیەکەم دەبرە وەلا ناداتە مۆزەفەکەی کە ئەندامێکی کاریگەری ئەو مؤسساتەیە کە لە پشت شخصیەتە کاریزمێکەوەیە ئەمە کێشەیە کە تەمان هەر لە کوردانی لە عەربیشە لەوانەشە دروستە بێ بەڵام عادەتەنەوانی دەوڵەتیان هەیە کەمتر تووشی ئەم کێشەیە بنەمانە کێشەی وڵاتانێکن میلەتانێکن وەکو کورد و بەلوچ و بانگسامۆرۆ و بەربەڕ و ئەو میلەتانەی بێوڵاتن لەو سەردەمایە شێخ بۆ خۆی لەسەرەوە بوو قەبیلەیەک لە خواروتر بوو لە خوار قەبیلەکانی تریشە دیسان تەوزیع بوونەوە چۆن لە عەرەباوترێ فخذ و لەوانی تر بەو شێوێ لای ئێمە ژوا ئاوترێتەوە لە خوار عەشیرەتە اونجا تایەفە هەیە تایەفەی فڵانی لە خوار تایەفەکەشەوە بەرەباب هەیە مەسەلەن من بەرەبابی چۆخا محەممەدم لە سەرو منەوە پێوترێ فڵانی لە سەرو ئەوی ترەوە پێوترێ گەڵاڵی لە سەرو گەڵاڵیەوە پێوترێتەوە فڵانێکی تر هەتا ڕاتەوە بۆ لای شێ مەحموو هەیکەلێکی ئیداری قەبەلی دروست بوو لە دەوروبەری شێخ هەرێکی کیش لەوانە کە داوای پلە و پارێکی بۆ خۆی بکردایە ڕاپسکانێکی کردەوە دیسان هەر بۆ لای قەبیلەکەی خۆی و ئەگەر خۆی وەکو شەخص ڕازی نەبووایە بەو سامان و دەسەڵاتەی پێی ئەدرا خۆی و قەبیلەکەی هاتنە دەرەوە لە تەرەفی شێخ و دژایەتیشیانە کردەوە بکات ئەمە پێویستە لە بەرچاو بگیر